پرسی پشکی کورد لە ئابوجەی ساڵی داهاتووی عێراق جارێکی دی بۆتەوە پرسێکی گەرمی نێوان هەولێر و بەغداد. چەند ڕۆژێکە شاندێکی باڵای حکومەتی هێرێم سەردانی بەغدادیان کردووە. یەکێک لە ئامانجەکانیان ڕێککەوتنە لەگەڵ حکومەتی فیدراڵی لەسەر پشکی هەرێمی کوردستان لە بودجەی ساڵی 2023دا. بەپێی داتاکانی وەزارەتی پلاندانانی عێراق، کورد 14 کۆی دانیشتوانی عێراق پێک دێنێت. بۆ پێش بەشە بودجەی کورد 14 دەبێت لە بودجەی عێراقدا، بەڵام شاندی کوردی بەنیازن ڕێژەکە بگەڕێنەوە بۆ 17 پێشوو. لە ئێستاوە گرنگە هەرێمی کوردستان بەشدار بێت لە ئامادەکردنی پرۆژه یاساکە و بەشدار بێت لە دیاریکردنی پشکی هەرێمی کوردستان و ئەوەی کە پێویستە و هەموو ئەو کێشانەی کە لەگەڵ بەغدا هەمانە بەتایبەتی لە مەسەلەی نەوت و غاز، مەسەلەی بودجەی پێشمەرگە، ئیدارەدانی ناوچەدا بڕێنراوەکان، هەموو ئەوانە گرنگە لە ئێستاوە لە پێشەوەی پرۆژه یاساکە بچێتە پەرلەمان لە ناو پرۆژه یاساکەدا تەسبیت بکرێ بۆ ئەوەی لە ناو پەرلەمان تەنها شەڕی ئەوە بکەین کە دەستکاری نەکرێ. بەپێی خەمڵاندنەکان بودجەی ساڵی داهاتووی عێراق زیاتر لە 150 میلیارد دلار دەبێت و لە ئاگەری ڕێکەوتنی شاندەکەی هەرێم و حکومەتی عێراق لەسەر دانانی بەشە بودجەی هەرێم بە ڕێژەی 14 ئەوە پشکی کورد نزیکەی 20 میلیارد دلار دەبێت کە بۆ هەرمانگەک دەکاتە 1 میلیارد و 500 میلیۆن دلار. ئەبێ دیراساتێکی ئابووری باش کرێ ئایا لەگە بغایە چەنە دەستگەیە بەڕاستی توێسە ئەم ئابووری سەربەخۆی بەناو بەردەوامی هەیە ئەم بەردەوامی هەیە کە ئەم ئابووری سەربەخۆی باشترە کە بڵێن مانگانە بڵێن تقریبان 1 تریلیۆن دینار دەستکەوێت یان ئەگەر لە بەغا بۆ 500 میلیارد دینار دەستکەوێت یان میلیارد و 500 ئەکەوتە سەرەوەی چەندە پارە دەستکەوێت پارەکە ئەساسە چەند ئەنجا ئەم پارەیەکە هەیە هەرێمی کوردستانەوە چەندێک بۆ ئیستثمار دەبێت چەندە بۆ نەفقاتی تەشغیلی بێ من لەگەڵ ئەوەیەم کە بۆ نەفقاتی ئیستثماری بێ بە هیچ شێ بۆ نەفقاتی تەشغیلی بەکاری نێنن. برارە کەمتر لە مانگێکی دیکە پرۆژه یاسای بودجەی ساڵی داهاتووی عێراق ڕەوانی پەرلەمان بکرێت. سەرڕای هەوڵەکانی حکومەتی هەرێمیش بۆ یەکلایەکردنەوەی پشکی هەرێم، بەڵام تا ئێستا هیچ ئاسۆیەک بۆ ڕێکەوتنی نێوان بەغداد و هەولێر لەسەر ئەو پرسە دیار نییە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی کە بتوانێت ئەو پارەی لە بەغا دەستێکەوێت لەو پارەی بکرێنەوە تا دەستێک